عزیزانم جارێکتر سڵاوتان لێبێت و بەرداوامین لە پێشکەشکردنی پرۆگرامەکەمان. ئاشتی خان تۆ تا چەند گەشتبینی بە چارەسەرکردنی ئەو کێشانە کە خستە و دەڵێت بە شێوەیەکی گشتی هەموو لایەنەکان کۆکن لەسەرەوەی کە ئەنجامەکانی ئیجابی بووە یا پۆزیتیڤ بووە. تۆ دەگەشتت چییە بۆ؟ ئەمە خۆی تەناقوزە لەگەڵ قیادیە کوردەکان کە پۆستیان هەیە لە حکوومەتی ئیتیحادیە. بۆ نمونە ئەخیر تەسریحی دکتۆر نووری ڕۆژ نووری شاوەی زەڵێت بە بڕوای من ئەم بوونی دوو وەفدی سیاسی و حکومی لێ کاتەوە سەردانکردنی بۆ بەغا تێکەڵاکردنی وەرەقەکانە و ئەنجامێکی سەرکەوتووی نابێت. واتە خەڵکانێک کە لە پۆستێکی خیادیان وا تێڕوانن و زۆرێک لە ئەندامانی وەفدەکە خۆشیان تەسریحیان ناوە. بۆ نمونەیەکێک لە ئەندامەکان بۆ جەریدی شەرق ئەوسەد لە 24 مانگە تەسریحاڵە من هیچ گەشتبینی بەرامبەر بە ئەم دانوستانەوە بڕوام وانە کە ئەنجامی پۆزیتیفی هەبێت. وە کاک خسرۆ خۆشی لە ناوەڕاستی قسەکانێ باسی لەوە کرد کە پێویستە خیتابێکی مشتەرەک هەبوایە، یعنی ناکرێکەیە ماڵین دانوستانەکان بە شێوێکی سیستماتیک نێو بەتایبەت بزوتنەوەی گۆڕان ئەڵێ داواکەی بە شێوێکی سیستماتیک دانوستانەکان ئەنجام بدرێت و ئەرشیف بکرێت و ئەمە یەکەم دانوستانن نییە بەردەوام کاک خسرە و جەختەکاتەوە سەروێ لێگر گشتینە ئەنجام ئەی خێنە بەردەم پەرلەمانی کوردستانیان ڕای گشتی بۆ کۆکەینەوانەیە. ئەمە لە 2023 بەرەو دواوانەیە کورد بەردەوام بە شێوازی جیاواز بە لیجنی جیاواز دانوستانی کردووە واتیایە ڕێی خەڵک غائیبە و خەڵکیش ناکرێتەوە بە مەرجع نە لە پرسی سەرەتایەوە نە لە کۆتادا و دواتریش پەرلەمانەگەر وەکو پەرلەمان وەکو سیستەمی نوێنەرایەتی سێری بکەی پەرلەمانیش ناکرێتەوە بە مەرجع نە لە ڕسمی سیاسەیە نە لە کۆتایی دانوستانەکانە. بۆیە بە بڕوای من ئەمە کەمێک لەوانێ دوور بێ لە ڕاستیاوانەکە ئێمە چاوەڕوانی و بین ئەم دانوستانە نەگەیشتۆتە ئەنجام بۆیە نەگەیشتۆتە پەرلەمانی کوردستان. قۆناغەکانی پێشووتر چۆن بووە ئەوانە بۆ پەرلەمانی کوردستانی لێ ئاگادار نەکراوەتەوە. بۆیە ئەگەر بە تەنها ئەندامانی وەفدەکە خۆیان تەسریحەکانیان وەربگری کە دژە بە یەکتری و لە کاتێکا کە کۆمەڵێک وەرەقی سیاسی ئەگەر باز لە تێڕوانینی خۆم بکرێت لەسەر و مەسەلێ من بڕوام وایە کورد هەموو وەرەقەکانی بەکارهێناوە لە دانوستانە. زۆر باشە دشتی جیاواز دەکەی زانی تەسریحەکەی جەناوی دکتۆر ڕۆژ لەسەر ئەوە نییە ئەنجامەکان گەیشتونەتە کوێیان پۆزیتیڤ بۆیان نا. تەسریحەکەی گوایە دووە فت لەگەل یەکە شتێکی احتیمالە باش نەبێتن. وەرەقە سیاسیەکان و وەرەقەکانی دانوستانن تێکەڵکرێ خۆی بۆ خۆی و تەشابوکێک دروست ناکات. ئێوە وەکو گۆڕان هەر لە ئێستاکەوە حکمی ئەوەتان داوە کە ئەو هەنگاوانە سەر ناکەون. ئەمڕۆ گۆڕان وتەبێژی گۆڕان گوتوێتی گەشتبین نینیان لەو قەناعەتەن کە ئەم هەنگاوانە سەر ناکەون و هیچ وەفدێک لە بەغدا بێت بۆ کوردستانیش. ئەندامانی وەفدەکەی خۆتان قسەکانیان ڕێک بخەن بزوتنەوەی گۆڕان لە مۆزوعەکەی نەدەرەوە. بەس ئێوە جارێ ئەندامی وەفدەکانی ئێمە لە حزبی جیاجیان لە پارتین لە یەکگرتوون لە تەمسیلی هەرێمی کوردستانەکەن هەر کەسێک ئازادە. دوو پەیوەندیمان لەگەڵا بارماتی خۆتان کاک فەلاح سەلاحمان لەگەڵ لە هەڵەبجە. کاک فەلاح ئەم کاتت باش و فەرموو پەیامەکەت بگەێنە. چۆنی کاک مەدە کاتتان باش. زۆر سپاس بۆ جەنابەت. من پێم وایە بەڕاستی پێم سێرە کاک خەسرۆ و لێرە لەوێ ینی بەداخەوە پەیوەندەکە کاک فەلاح بەشرا. کاک حەمید مەجیدمان لەگەڵ لە هەولێر. کاک حەمید ئەم کاتت باش و فەرموو. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. زۆر سپاس. دەست خۆش بۆ تەوەری بەرنامەکەتان بە خێراتن لە هەردوو میوانە بەڕێزەکەتان دەکەم. من پرسیارم لەو دوو میوانە بەڕێزەتانەیە هیوادارم بە تەوافق یا بە هەماهەنگی وەڵام بدەنەوە. ئێمەی ڕۆژهەڵاتی وەک دەڵێن ئێمەی ڕۆژهەڵاتی چارەسەری تیۆری جیرۆگرفتێک وەکو چارەسەری کردەیی ئەو جیرۆگرفتەیە ئەو کێشە دەبینینەوە. ئێمە تەماشا دەکەین لە ناوخۆی کوردستاندا بە وەزعی ناوخۆیمان هەردوو قاچی خۆمان خستۆتە ناو تاچە پێڵاوەوە. ئایا دەکرێت چەند ساڵی دیکەی بۆ بژمێرین تاوەکو ئەو وەزعە چاک دەکەین و سەبارەت بە وەفدەکەتان بۆ بەغدا ئایا پێویست نییە مەجموعە خەڵکانێک شارەزا لە کاروباری نێودەوڵەتی خەڵکانی حەواڵقی یاسایی بەزدار بکرێت لەگەڵ ئەندام پەرلەمانە بەڕێزەکان داواکاری گشتی بە دامەزراوەی بکەین پێشەوە خۆمان ئامادە بکەین دوای بچین بۆ بەغدا. من زۆر سپاسان دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک حەمید. سوپاسی پەیوەندەکەت دەکەم. وەڵام بچی بۆ پرسیاری کاک حەمید کاڵێ ئێمە تا چەند سایتە چاوەڕێی کێشەکان بکەین و بەیەک شێوە سیاغەیەکەمەوە مشارکەکردنی لە خەڵکانی جیاواز. ئەگەر مەبەستی کێشەکانە لەگەڵ بەغدا خۆ لایەنی کوردی بە تەنیا ناتوانێت ئەو کێشانە چارەسەر بکاتن. خۆ دەبێت لەگەڵ بەغدا دانوستان بکرێت گفتوگۆ بکرێت بۆ ئەوی بگەین بە ئەنجام
ئەبێ هەندە جۆرێ دەرگا بکرێنەوە بۆ ئەوەی ئەو کێشانەی کە هەتایە بە هەڵپەسێراوی نامێنەوە چارەسەر بکرێن. ئەگەر مەبەستیش برای بەڕێزیش ئەوەیە کە لە نێوان خۆمان لە ماڵی کوردی ئەو کێشانە چارەسەر بکەین ئەمەش هەڵبژاردن هەیە خەڵک ئازادا دەنگ بەو لایەنانە دێن بۆ دەسەڵات و دەسەڵات پرسیارێکی گرم تۆ دەڵێ ئەمە گەشتبینی بەرامبەر بە مفاوەزاتەکان لەگەڵ بەخایە ئەو پرسیارێکێتە پێشەوە ئەمەیە لەسەر چ ئەساسە گەشتبین لە کاتێکە ئێمە لە 2023 تا ئێستا مفاوەزات دەگەڵ بەخایەکەین لە ڕێی مفاوەزاتەوە نەبستە خاکی کوردستان گەڕاوەتەوە نەکێشەی پێشمەرگە چارەسەر بووە نەکێشەی دارایی چارەسەر بووە نا دەستکەوتێکی سیاسی ڕاستەقینە و یەکلاکەرەوە بە کوربەدی هاتووە من نەمگوتووە گەشتبینین گوتومانە ئەو شاندەی چوو بەغدا ئەو هەنگاوە پۆزتیڤە یعنی ئەو بەشون بۆ بەغدا پۆزتیڤە جارە ئێمە ناتوانین بڵێن گەشتبینین یان ڕەشبینین جارێ دانستان زۆری ماوە بەڵێ چوونەکە باشە چوونەکە شتێکی باشە ناگرێت دەرگاکان داخەین و هەرکەس لە ماڵی خوددا بنیشین ئەو کێشانەش بە هەڵپەسێراوی بمێنەوە بەنسبەت ئەو کێشانەش کەس بەقەدەر پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە سەرۆکی هەرێمە سوور نەبووە لەسەر جێبەجێکردنی ئەو کێشانەی کە ماونەتەوە لەگەڵ بەغدا و خۆتەنیش دەزانن لەسەر ئەو مەسەلانە هەلوێستەکانی سەرۆکی هەرێم چەند تون بووە بەرامبەر بەڕێز نووری مالیکی و حکوومەتی بەغدا گەیشتە ئاستێک کە پەیوەندیەکان نێوان سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی هەرێم لەگەڵ بەغدا تێک بچێت. زۆر سپاس دوو پەیوەندیمان لەگەڵا کاک محەممەد کەریممان لەگەڵ لە هەولێر کاک محەممەدەم کاتت باش و فەرموو. ئەو کاتت باش کاگومێت زۆر سپاس دەکەم. بەنسبەت من پرسیارەکەم لە کاخەسۆ باز لەوە دەکاتن سەرۆکی هەرێم لەسەر هەڵوێستەکانی سەرۆکی هەڵێم هەرێم باسی کێشەکان دیارە سەرۆکی هەرێم زیاتر لەسەرەوە بۆ لەسەر ئەو کاتانی مالیشی باسی نەوتی کردو ئەو هاتۆتە سەرخەت بەڵام ئەگەر لە سەتا عەبدەی ناردی بۆ کوردستان و لە هەمان کاتدا سەرۆکی هەرێمیش ئەو نەوتەی کوردستانی بە قاتاق بردبیتە کوردستان بردبیتە دەرەوەی وڵات و ئەوە سەرۆکی هەرێم هیچ گرفتی نەبوو ئەوانە ڕۆژێک لە ڕۆژان باسی 130 نەکردی ئەو کاتە دەگەرێتەوە بۆ 140 کێشەکانی نەوت با وەڵام زۆر سەیرم بە کاخەسرۆ دەباسی سەتا هەفتای سەرۆکی هەرێم دەکە ئەگەر ئێوە لە هەڵبژاردن ناتسەی هەموو تەزویراتە چییە ئەوە یەک دوو بەڕاستی تۆ باسی سەتا گەڕانەوە بۆ هەڵبژاردن دەکەی باشە بابگەڕێنەوە بۆ هەڵبژاردن بەڵام بە شەرتێک ئێوە وازە و تەزویر و لەو گزی و دزیە بێنن ئێوە زۆر سپاس بۆ پەیوەندیەکە کاک محەممەد کاک ئالان ئیبراهیممان لەگەڵ لە سادە کاک ئالان ئەم کاتت باش و فەرموو. کاک ئالان ئەم کاتت باش و فەرموو. ئێوارە باش بەڕێزیان من 2006 بوو گوێم تێوە بوو لە کەناڵێک شیعەکانیان و مەرجعەتی ئێمە نەجەفە و لە عەلی سیستانی لە بەرامبەرژە ئەو بەڕێزە لە هەولێر نادەمسەرەی هێرە مەچیناوە ئەوژەی و ئێمەش پەرلەمانە دێن نەخێر ئەمە درۆیەکی شاردارەوە بەڕێزەکەی ئەوان پەرلەمان تەنها بۆ بەرژەوەندی بۆ کاری بۆ بەهادەدانی سەرۆک سامان ئەم وڵاتە بەکارێنن ئینا دەنگی منە پەرلەمان هەموو شتێ بە میزاجی خۆیان کردیانە و ئیتر سوپاس. زۆر سپاس زۆر سپاس دێمە لای جەنابەت بەڵێ دێمە لای جەنابەت بەڵێ ئەزانم بەڵێ زۆر بەکوتی جارێ ئەو هەواڵە زۆر شتی تێکەڵاو یەکتر کرد من 9 ساڵ لە مووسڵ بوومەوە دەزانم چەند سەرۆکی هەرێم داپۆچی کردووە لە مافی کورد لە ناوچەدا بڕاوەکان و چەند سوور بووە لەسەر جێبەجێکردنی مادەی 140 و چەند تون بووە بەرامبەر هێزەکانی عێراقی چ لە خانەقین چ لە کەرکووک چ لە مووسڵ چ لە هەموو ئەو شوێنانەی کە بە ناوچەدا بڕاوەکان لە قەڵەم دەدرێن ئەمە پێویستی بە شاهدی نیە و پێویستی بە هیچ ئەوەیەک نییە کە باوەڕ بکەین یان باوەڕ نەکەین مەسەلەکانی دیکەش کە باسی کرد نەوت دەبرێ بۆ دەرەوە و سەرۆکی هەرێم نەوت چی لێ دەکاتن ئەم قسە لە تۆ زیادە کاکە دەیکەیت چونکە تۆ هیچ معلوماتێکت نییە لە خۆتەوە ئەو قسانە دەکەی بڕۆ لە فاکتە بگەڕێ لە دەلائیل بگەڕێ اینجا وەرە قسەی خۆت. بەڵێ زۆر سپاس ئاشتی خان تۆ چۆن ئەڕوانی تا ئەو شانە دانوستەکانی کورد لە بەغدایە لە یەکلاکردنەوەی ئەو کێشانە لە کاتێکە پێت وایە ئەزمموی ڕابردوو لە چارەسەرکردنی کێشەی کەرکووک و ناوچەدا بڕاوەکان پامێکمان دەداتێت لەو مەسەلەیەدا. قەناعەتم وایە دانوستانە نیچێک لە پایە سەرچیەکانی بێت پشت بە سیاسەتی ناوخۆی ببەستێت نەک بە تەنها پشتبەستن بێ بە سیاسەتی دەرەکی بۆ پێشتری ژوتم بەداخەوانێ بە بڕوای من کورد لە چەند ساڵی ڕابردووە تەواوی وەرەقەکانی خۆی بەکارهێنا و هەموو لایەنە دەرەکیەکانی کردەنا و
دانوستانەکان و کردی بە وەرەقی زەخت یەکێتی نیشتیمانی پەنای بۆ ئێران برد پارتی دیموکرات پەنای بۆ تورکیا بردووە و سەردانی ئەمریکا کردووە و بە بڕوای من ینی ئەمە گوناحمانەگا بەرامبەر بە مەسیری خەڵک و بەرامبەر بە ئایندەی ئایندەش بڵین ئێمە تازە لە بیدایەتی مفاوەزاتی مەڵکە بێ زۆر ڕاشکاوانەوە بۆ پەڕی جورئەتەوانێ دەست بخەینە سەر کەم و کوڕیەکان و بڵین بەڵێ ئێمە لەمانە شکستمان هێناوە ناکرێت شکستەکان ئێمە جێگیر نەکەین و لە بەرامبەر یەکێک لە دەستکەوتەکانی مفاوەزاتە مفاوەزی کوردی تووشی بوو یەکێک لە هەرە مەسەلە گرنگەکان مادەی 140 کۆنکرێت کراوە بەڕاستی تۆیەک لە ئێستاە کە ئۆپۆراسیۆنی دیجلا لە معسکەری کەیوان لە کاتێکا کە مفاوەزات بەردەوامە ئۆپەراسیۆنەکرێ لە ناو کەرکووکە لە بەرامبەرامە چ ئومێدێکەیە بەوەی کە بەرەو ئایندەیەکی مەدەنی عێراق بڕوە لێرە کۆمەڵی وەرەقی زەخت هەیە لێرە ئەوترێت بە فشارە ئیعلامەکان بوەستێنرێت یەک پرسیارەتۆ دەکەم ئەگە ئێوە ئەوەندە پەرۆشی جێبەجێکردنی مادەی 140 و گەڕانەوەی کەرکووک بوانایە دەبواە لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کەرکووک لە هەمان لیستی کوردستانی بانایە بۆی 7,000 دەنگمان بە فیرۆ نەڕۆیشت باە و لە جیاتی ئەوەندە کورسیەک دو کورسی دیکەمانی زیاد دەکەن هەموو ئەم مزایدە لە ئەعلامە نەکرێتن لە واقع وەرن بزانن ئێوە چیتان کردەوە مادەی 140 ئەوەی مەشاکل ئەوەی پارتیوێکە ئەزانی هەندەشت هەیە بە قسە جێبەجێ ناکرێتن لە ساڵی 2003 و 2004 زۆر کەس هەیە مادەی 140 کەسەیە نەدراوە من ئەڵێم کە سیاسەتی ناوخۆیی ئێوە خزمەت بە سیاسەتی ناوخۆیی ناکەن یەکێک لە مشکلەکانی دانوستان لە هەرێمی کوردستانە نەبوونی سیقەیە ئێوە متمانەتان نییە بە پەرلەمان بە خەڵک دەنگ دیاوە بە گۆڕان ئێمە بەشی سەرەکی پەرلەمانی چۆن متمانەمان نییە بە پەرلەمانی خۆمان چۆن متمانەمان نییە پەرلەمانتان مەرجع نییە کاکە مەرجع ئێوەش بە قسە مەرجع ئەکسەریەت مەرجع کاکە دەنگدانی پەرلەمان مەرجع پەرلەمانتارەکانتان ئەگەیان لێ نییە دانوستانەکان سەرۆکی هەرێم مەرجع کەسەری حەفتا لەسەری دەنگی هاوڵاتیانی کوردستانی بەپێی ئەو دەستوری کە بەرەو سیستەمێکی سەرۆکایەتی بێ بەڵێ سەرۆکی هەرێم مەرجعە بەڵام ئەگەر ئەو دەستورە بگەڕێنرێتەوانێ پێویستە پەرلەمانی کوردستان مەرجع یعنی بەپێی ئەو دەستورە پەرلەمان مەرجع نییە نەخێر بە هیچ شێوەیەک ئەزانی ئەو دەستورە جارێ مۆزوعی ئەمە لەسەر دەستوریە بەرنامەیەکی تایبەت بکەین لەسەر دەستورە پەیوەست بە مەسەلەی مەرجعیەتی پەرلەمان لە مەسەلەی مفاوەزاتە مەسەڵەی سەرۆکی هەرێم مەرجعی سەرەکیە بە بڕوای من لەو سیستەمە سەرەکیە لە سیستەمێکی سەرۆکایەتیە کە ڕۆڵی سەرەکی ئەدات بە سەرۆک لەو کاتەیە تۆ بە مەرجعی خۆی بۆ خۆی ئەمە پەراوێزخستنی پەرلەمانە پەرلەمان لە دەنگدانە حەسمی شتەکان دەکاتن من لەو قەناعەتەم ئەگە پەرلەمانی کوردستان ڕای لەگەڵ هیچ ڕێککەوتنێک نەبوو لە نێوان هەرێم و بەغدایە ئەو ڕێککەوتنە سەر ناکەوێتن و سەر ناگرێتن لە ئاخرەکەیە ئێمە دەگەڕێینەوە بۆ پەرلەمان و دەبێ ئەندامانی پەرلەمانی بەڕێز دەنگ بدەن لەسەر هەر هەنگاوێک هەر ئاکامێک زۆر هەر گفتوگویەک بکرێتن لە نێوان بەغدا و هەولێرە سیاسەتی ناوخۆییتان پەراوێز خستووە و بە بڕوای من سیاسەتی شەخسەنە و حیزب و تاک و باڵ و ئەمانە ئیبراز بۆ بەداخەوە باسی کام باڵ و کام ئەو باڵانی کە ئێوە بەردەوام احتیمادی گەورەتان لە سیاست و لە ڕسمی سیاسەتا لەسەر شەخسەنەکردنە دوو پەیوەندیمان لەگەڵایە کە دوایین دوو پەیوەندی بەرنامەکەمانە کاک ڕێبوار محمودمان لەگەڵ لە کەلار کاک ڕێبوار ئەم کاتت باش و فەرموو کاگومێت گیان سپاس بە خێراتنی کە خەستە گۆران ئاشتی خانەکەم زۆر سپاس بەداخەوە بۆتە جێ و جێگای خەم و خەفەت بۆ هەموو لایەکمان ئاشتی خان کاک خەستە گۆران نەک دەستگای پەرلەمان لە کوردستانە نەک دەستگاکانی قانون نەک دەستگاکانی حکوومەت هەموو ئەمانە ئێستا لە کوردستان لاوازن ئەوە جێگای هەموو خەڵکی کوردستانە بە تایبەت چینی گەنجان ئێمە و کوگەنج کاک ئومێت ئەمڕۆ لە کوردستانە دەستگای حزب بۆتە هەموو شتێک یعنی ئەوە ئەزانم خەمی کە خەسە گۆرانیش ئەزانم خەمی ئاشتیخانە ئەزانم خەمی دەسڵاتە ئەزانم خەمی ئۆپۆزیسیۆنە ئەزانم خەمی ڕاگەیاندکارانە ئەزانم خەمی گەنجانە ئەزانم خەمی مامۆستایانی ئاینیە ئەزانم خەمی ژیانە لە وڵاتە بەڕاستی یعنی من بۆتە پرسیارێک نازانم کەی کۆتایی تێم دەستگای حزب بەڕاستی ڕەنگە بۆ سەدەنگە قازانج بێ بەڵام کاک خەسە و کاک ئاشتیخان ئەمە بۆ داهاتمان باشە بۆ ئێستامان باشە بۆ دینمان باشە بۆ دنیامان باشە نازانم بۆچیمان باشە بەڕاستی تاکێ دەساتەکان جا نەبێتەوە تاکێ وەکو ئینسان نەژین تاکێ وەکو بەشەر نەژین بەڕاستی بەڵێ زۆر سپاس کاک ڕێبوار سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێستان یا کوردمان لەگەڵە لە سلێمانی ئەم کاتت باش و فەرموو ئێوارەتان بە سپاس بۆ ئەم دەرفەتە وەڵای من پێم خۆشە قسە لەسەرەوە بکەم ئایا کێشەکانی هەرێم لەگەڵ بەغدا لە ڕاستیە کێشەی نەتەوەیین یا حیزبین ئەگەر کێشەی نەتەوەی نەم کێشانە ئەوە بوو بەر لە هەر شتێک سەرکردایەتی کورد و سەرۆکی هەرێم لە ڕاستیا بگەڕایەتەوە بۆ ڕاوێژ وە گفتوگۆ لەگەڵ گەل و ئێمە زانینێمە نوێنەرمان هەیە پەرلەمانتارمان هەیە هەم لە کوردستان و هەم لە عێراق
ئەجێندا و استراتیژی هەرێم لەگەڵ بەغدا ئەو کاتە ئاشکرا بوو گەل بەڕاستی گەلی کورد بەرچاوڕوونێکێ بوو زانیارەیەکێ بوو ئێمە لەسەر چی قسە ئەەکەین دائنیشین لەسەر چی دانستانەکەین ویان هەر ئەمان زانی خاڵی جەوهری ئەجێندا و پرۆگرامی ئێمە لەگەڵ بەغدا چیە بۆی ئەو کاتە زانی لەکوێ ئێمە بڵێن نا ئەمە لەلایەک ترەوە کە من گومانم هەیەم کێشانە کێشێنەتەوەی بن لەلایەکی کەەوە چکە ئەمەمان نەبینی لەلایەک ترەوە ئەگەر کێشەی حیزبین لە ڕاستیە هەموو گەلی کورد سەر بە یەک حیزب نین کە ناوی پارتی دیموکراتی کورد. بەڵێ زۆر سوپاستان یاخان سوپاس بۆ پەیوەندەکەت کاک خەسرە و کاک ڕێبار مەفهومی جملەکەی قسەکەی ئەوە بوو بە حیزبیکردنی هەموو بوارەکان لەوانەش کە ئێمە بەسمانە بە حیزبیکردنی دانوستانەکانی نێوان هەرێم و بەخە من لەگەڵ بۆ چوونی ئەو هەواڵام قەتعاً نابێ حزبەکان شوێنی مؤسسات و دەستگا حکومیەکان و دەستگا دەستوریەکانی کە لە وڵات هەیە بگرنەوە وردە وردە دەبێ ڕۆڵی حزب کەم بکرێتەوە لە وڵاتی ئێمە و لە هەموو وڵاتان کە سیستەمی دیموکراتی پەیڕەو دەکەن وردە وردە ئەو حزبانە چەند گەورەش بن ئەو حزبانە دەبێ ڕۆڵیان کەم بکرێتەوە و بەرەو مؤسسات بوونی وڵات بڕۆین و ئامانجە حزبیەکانمان لە ڕێگای مؤسساتان دەپرسێت ئایا ئەو کێشەی نێوان هەرێم و بەخا کێشەی نەتەوەیی یا حیزبیە ئەگەر وەڵامەکە بە نەتەوەیە کە وەڵامەکەی جەنابەت تەسەوەرم وایە وابێ پرسیارەکە ئەمەیە بۆ لەو کێشە چارەنووس سازانەی کە پەیوەندی بە بەشێکی بەرفراوانی خاکی کوردستان و مەسیری کوردەوەیە ناگەڕێنەوە بۆ خەڵک لەگەڵ چۆ لەسەر شێوازی ماملەکەت لەگەڵ کێشانەی ئێمە لەگەڵ بەغدا حتمما کێشەی نەتەوەیین کەی کێشەی حزبیە پارتی دیموکراتی کوردستان چی هەیە لەگەڵ حزب الدعوەیان مەجلس الأعلایان العێراقیە هیچ کێشەیەکی حزبی و شخصی و عشائری نییە لەگەڵ ئەوانە ئەو کێشانە هەیە کێشەی کوردستانی و جەنابی سەرۆکی هەرێم بەبەردەوامی لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی بەغدا دادەنیشێتن لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی هەرێم دادەنیشێت و لەگەڵ لایەنە سیاسیەکانی حزبیش دادەنیشێت بە گۆڕانەوەش بۆ پێش ئەوەی هەر هەنگاوێک بەهاوێژرێت چ گفتوگۆکردن بێت چ شەڕ بێت چ جاردانی هەر شتێکی چارەنووسساز بێتن لە وڵات بەڵێ زۆر سپاس ئاشتیغان هەت ملاحەزەکەت هەبێت لەسەر قسەکان کە خەسرە ئەتوانی بڵێ بەس من ئەمە پرسیارەکەمە ئێوە زۆر جار و بەڕێزیش لە قسەکانە باستەوەکەی کە ئەم گفتوگویانە شکستی گەوری هێناوە بەڵام ئێمە لە ڕابردووە بینیمان لە ڕێی دانوستانی وەفدی مفاوەزی کورد لە بەغایە یەکێک لە کێشە گەورەکان کە مەسلەی گرێبەستی کۆمپانیا نەوتەکانە لەگەڵ بەغا چارەسەر بوو و بەغا ئامادە بوو بەشێکی گەورەی ئەو تێچوونە بگرێتە ئەستۆی خۆی کە کۆمپانیا نەوتەکان لە هەرێمی کوردستانیان ئەمانە بۆ بە خاڵی ئیجابی ئەگەر خاڵێکی گەورەش نەبێ وەفدی دانوستکەتان کاری کوردی لە بەغا لە قەڵم نایی وەلیەکێکیش لەو خاڵانە کە لەم مفاوەزاتایە جەختی لەسەرکرێتەوەیە کە بڕی فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستانە زیاد بەرز کراوەتەوە بۆ 250,000 بەرمیل بە بڕوای من حیوارێکی زۆر گەرم و گوڕ هەیە لەسەر پرساکانی کە ڕەبتی بە ئابووریەوە هەیە بەڵام لەسەر پرسەکانی تر ینی حیوارێک نییە کە جێگەی دڵخۆشکەرە بێت بە بڕوای من زیاتر داکۆکیکردن و دانستانەکان و ئەو حیوارە گەرم و گوڕا بەردەوام لەسەر یا پۆستە سیاسیەکانە کە لە عێراقەدا بەش بووە و یان لەسەر ئەو پارانە و یان ئەو پشکانەیە کە هەرێمی کوردستان داکۆکی لەسەرکات ئەگەر بەتەنها پشکە گشتیەکان بۆیە پشکە دیاری کراوەکان نەبێت کە ڕەبتی بە مەسلەی نەوتەوە هەیە کە بە بڕوای من قیادیە کوردەکان لە ئێستا زۆر مهتەمن بە قەزەی نەوت وەکو خاڵێکی تایبەت بەڵام لە بەرامبەرە سێدانە ساڵە لە هەرێمی کوردستانە عەجزی میزانی ڕەبتی هەیە بە موچەی پێشمەرگەوانێ بەڵام نەتوانراوە لە ڕێگەی دانوستانەوانێ ئەم مشکلێت چارەسەر بکرێ و ساڵانە ئەم بەرە گەورەیەکە بێتەوە سەر میزانی هەرێمی کوردستان مادەی 140 جارێکی ترەڵم کە و ڕسمی ناوچە سنووریەکانی مووسڵ و کەرکووک و ناوچە سنووریەکانی تر کە ئەمانە تهدید دەکرێمە کێشەیەکی گەورەیە کە وەکو بەڕێزت پێشتری ژوتە دوێت ینی هیچ ئەستەمە بۆ کەرکووک کە تا ئێستایمە نازانین ئایا لە ئینتیخاباتی ئایندەیە لەسەر بەغداد مشارەکەکە دیا و خود لەسەر کوردستان مشارەکەکە ئەمانە هەمووی ڕەبتی هەیە بە مادەی 140 لەوانێ من دژی بۆ چوونەکەی ئێوەم بەنسبەت ئێمە ناوچە دابراوەکان پێش هەموو شتێک دێتن و ئامادەین لەسەر ئەو ناوچانە شەڕیش بکەین ئامادەین شەڕیش بکەین بەڵێ دەستکەوتەکە هەلسکاریمان کردووە پێشڕەوی لەشکری عێراقیمان گرتووە لە خانەقین لە کەرکووک لە ناوچەکانی مووسڵ و بۆ ئەو بۆ جێبەجێکردنی ئەو مادانەش ئامادەین هەر هەنگاوێک بنین و ئێمە لەو شوێنانە هەبوونمان هەیە هەبوونی مەیدانیمان هەیە
من بحکمی ئەوەی 9 ساڵی پێشتر لە مووسڵ بوومە ئەزانم ئەو ناوچانەی کە بە کوردستانی لە قەڵەمی دەدەین هەمووی لە ژێر دەسەڵاتی پێشمەرگەیە و پێشمەرگە باڵە دەستە لەوێ و ئیدارەکە کورد دەیکات و بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقیش خەڵکی خۆمان لەوێ فعالیترین و زۆرترین بەشداریان کردووە بۆ ئەوەی زۆرترین دەنگ ئەمە دەستکەوتە گرنگیە هەموو ئەو ناوچانەی بە کوردستانی بوون لە قەڵەمەدرێ کۆنتترۆل کراوە پێشمەرگە بەڕای من چەند ساڵێکی زۆر جارێ و ناوچانە زەلالەتیان بوو بەدەست ئەو سیراع سیاسیانی کە لە بینی هەردوو حیزب هەبوو لە ناوچەکەیە بەڵام لە ئێستاە بەڕاستی ئەو سیراعانی کە لە نێوانی چێتی و پارتیە هەبوو کە زۆر سیراعێکمان نەبوو ئێمە لە مووسڵ کوردایەتیمان کردووە وەکو پارتی یەکەتی و یەک لیست بووینە و یەک دەست بووینە و لە هەموو هەڵبژاردنێکە بە یەک لیست دابەزیوین بەبێ فەرق و جیاوازی و چەند دەنگمان هێنابێتن ئێمە بۆ کورد حسابمان کردووە نەک بۆ پارتی یەکەتی و تا ئەمڕۆژ ئەو سیاسەتە بەردەوامە بە بڕوای من تا ئێستا خزمەتکردنیش بە ناوچەکان لەسەر تێڕوانینێکی تەسکی حیزبایەتیە نەک وەکو پرسێکی نیشتیمانی ڕوانرابێتە لە بەرەوەی تاوەکو ئێستا ئەو مادەیە وەکو مادەیەکی دەستوری یەکلا نەکراوەتەوە لەگەڵ بەغایە مەسیرێکی سیاسی ئەسکەری هەڵواسراوە قبولما بەڵام تۆ یەک ئەوەستی تاوەکو بەردەوام قۆناغەکان بەڕێکەی تاوەکو حکوومەتی ئیتیحادی جێیشی خۆی بەهێزتر بکات جێیشی خۆی بەهێزتر بکات و دامەزراوەکانی خۆی موسساتی تر بکات و لە ئێستا بۆیە ئێمە هاوار دەکەین بۆیە ئێمە دەڵێن بەرەو دیکتاتۆریەت دەڕوا بەغدا بۆیە ئێمە دەڵێن نابێتن لەشکری عێراقی خۆی پڕچەک بکاتن پێش ئەوەی ئەو کێشانەی هەیەی لەگەڵ هەرێمی کوردستان بەدەنگ هاتن لەسەر یان قەزایی عقدەنەوتەکان ئەم بەدەنگ هاتنە لەسەری تەقی هەروەکو من گوتم بنسبەت ئێمە مەسەلەی کوردستانیەتی کەرکووک و خانەقین و شنگال و ناوچەدا براوەکانی دیکە لە پێش هەموو شتێک دێتن لە پێش نەوتا دێت و لە پێش موچە دێت و لە پێش پۆستە سیاسیەکانیش دێت ئێمە ئامادەین لە هەموو پۆستەکان دەربچین لە بەغدا و هەموو پۆستەکانیش بکشێنەوە بۆ کوردستان بەڵام ئامادەنین تەنازل بکەین لەسەر کەرکووکیان خانەقینیان شنگال بەڵام ئێوە جێتان هێشتۆ بۆ استفتا خۆ بەتەنها بە بڕیارێکی یەکلایەنانە نیوەکوی خۆتە لە خۆشتان یەکێک لە ئەگەرە کراوەکانەوەی کە بۆ استفتاتان جێهێشتووە کە زۆرێک لە سیاست مەدارەکان و بەناحقی زانە بەرامبەر گەری دۆڕاندنی و ناچانایە بەو ئیشکردنی کە ئێستا ئەکرێت وە بە تەجیلکردنی جێبەجێکردنی مادەی 140 نەخێر ئێستا کەس استیفتا بکرێت لەو ناوچەدا بڕاوانە ئێمە دەیبینەوە و هەموو ئەو ناوچانەی کە بە کوردستان حەسەبی دەکەی گەرنتی ئەوەیە لە هەڵبژاردنەکان لە ناوچە لە پارێزگای مووسڵ ئێمە 10 ئەندام پەرلەمانمان هەیە بەقەدەر محافەزەی دهۆک ئەندامان هێنا بۆ پەرلەمانی عێراق واتە ئەو خەڵکە سیاسیەکانی کوردستانی دەنگ بە کوردستانیەتی زۆر بەکوتی داوەتی خۆتم بدید ئەخر جملە زۆر بەکوتی من لەگەڵ ئەوەم کە لایەنە سیاسیەکان لە کوردستان یەک بن و ماڵی کورد یەک هەلوێستی هەبێت بەرامبەر بەغدا بەرامبەر ئێران بەرامبەر تورکیا بەڵام بەرامبەر وڵاتانی دراوسێ لە ناو خۆمان بڵێ دەکرێت کێشەمان هەبێت دەکرێت بیر و بۆچوونی جیاوازمان هەبێت دەکرێت ڕاو بۆچوونی جیاوازمان هەبێت لەسەر دەستورە دەکرێت ڕاو بۆچوونی جیاوازمان هەبێت لەسەر کاری دەستەی نەزاها دەستگای هەڵبژاردن من لەو بڕئەبێ لە ناو خۆیان بەڕاستی ڕێز لە سیاسەتی ناوخۆ بگیرێت و پشت ببەسرێ بە شەفافیت و ناکرێت هەموو زانیاریەکان لە ئەستی ناو خۆیان بشارێتەوە بەڵام تۆ داوای شەفافیتکی بە دەرەوەی خۆتە بۆیە بە بڕوای من هەمیشە ئەگەڕێنەوە بۆ خاڵی سفر ئەگەر هاتو شەفافیت نەبێت و ئەمە خاڵێکی سەرەکیە بەڕاستی بێت هەردوو حیزبی دەسەڵاتدار ئیش بکە لەسەری ئەمە دژایەتیکردنی سیاسەتی یەکێتی پارتی زۆر سپاس ئازیزانم خۆشەویستانم پرۆگرامی ئەمجارەمان تەواو بوو کە گفتوگۆکردن بوو سەبارەت بە دانوستانی نێوان هەرێم و بەغدا بە میوانداری هەرێک لە بەڕێزان خەسرە و گۆران ئەندامی جومهوری سەکرداتی پارتی دموکراتی کوردستان و ئاشتی عەزیز ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆران بە ئومێدی ئەوەی بەرنامەیەکی بەسوود بوێ بۆی بەڕێز و سوپاس بۆ ئێوەی عەزیز تا ئەم کاتە بینەری پرۆگرامەکەمان بوو سوپاس بۆ هەموو ئەو هاوڕێیانەی پەیوەندیان پێوە کردوون سوپاس بۆ هەردوو میوانی ئازیز کە لە ستودیۆ لەگەڵمان ئامادە بوون زۆر سوپاستان دەکەم زۆر سوپاس کاک خەسرو زۆر سوپاس دەکەم زۆر سوپاس.